سلام سلام شتێکی گرنگم بینو کاکە ڕاوسن تکایە هەموو شتێکم هێناوە بەڵگەکانیش ئەوە تا هێشتا شتێک ماوە تۆ سەبرکە هەر ئێستا دێمەوە کاکە جنێک دەبێ دەکەوینە قەرە باڵغیەوە فریای مەتار ناگەون دەکرێت بگەڕێنەوە تکایە ئەی هاوار لە دەزام ژنانە هەڵێ وە درێن کەوتینە بڕۆن کاکە ئێستا ئەوە چی بوو ئێمەت لەبەری کوشت ئەمەش کەلەمەوە ئەمەش بەم جۆرە و ئەمەش کە ئەوە نەنێ گیانەکەم ئاگات لەو ناسنامەیە من بێ ها لەمە بە چاوان نەنێ آخر تۆ بەڕاستی لە چیە ترسی ناخۆت بڵێن لە چیە ترسی بە قوربانە بم شەرم بکە کوڕم ئێستا من دەبێ حەتم لێوێ بم نانێ ناسنامەکەت لەوێ بێ بەڵام خۆت نەبی ئاخر کێ بڵێ بەڵێ تۆ نابیتە بنیادەم نەنە هەندی سان لێم تێک چوو دەوێ بیشمێرمەوە کەم بیژمێرە کەم دەبێتەوە پارەی تۆیە نانێ خێر و بەرەکەتیە زیاد ئەبێ کەم ناوێتەوە ئەی زمان درێژ بە قوربانە بم ئەمەیش لەمە نەنە ئەم وێنەیەت جوانە ها بەڵام خۆت زۆر جوانتر لەمە ئێستا بە قوربانە بم دەی ئەسە چەندێک توان نەوێت بە بینوسە ئەمە لەمە دروستەی تر نەنێ گیان نەنێ گیان نەنە دەنگی منەویسی بە قوربانە بم خاتونی خاتونەکان نەنێ خەریکی نەگەی نەخۆشخانە نەنێ گیان چی بووە؟ ئۆرژانس لەکوێیە؟ لەو بەرەیە دایەگیان پەرۆژمە بە ئێستا لێرەوە کاکە ئەتۆ ئۆتۆمۆبیلەکە ئەتۆ ئۆتۆمۆبیلە بەرە ئەو کاکە وەرە نەنێ بە قوربانە بم نەنێ ئەو من لێرەم بە قوربان هێواش برا هێواش نەموت زۆرتر ئاگات لێ بێ دکتۆر بە خوددا حاڵی باش بوو لە ناکەوەی لەهات توێشە تێ نەگەیشتووی دایکە لە چ دۆخەچەیە ئەم جارە خوا بە خێری گێڕا بەڵام بۆ هەیە جارێکی کە جاری دواتر چی بەداخەوە زۆری دەرفەت نەماوە دکتۆرە تۆ چیەڵێ ها ئەم جۆرە نەخۆشیانە دەبێت زۆر پشوو بدەن بەردەوامیش لەژێر چاوەدێریە بن ببورن ئێمە چەندە دەرفەتمانەیە زۆر کەم 1-2 حوتو ئەو پەڕ 1-2 مانگ هەموو هەواتی چوون بۆ ئەم سەفەرەیە سەفەر بەم حاڵ وەزعەیەوە پێم وانە بێ بتوانێت بچێت بەڵام ئەگەر پێویستە دەبێ پێلە بکەیت دەناوڕێی ڕۆژ لەگەڵ ڕۆژ کەمە بێت دەرزیەکی بۆ دەنووسم بەسەر پێوە ڕای دەگرێت بەڵام تۆزە گرانە بۆی بکڕە عەلی ڕەزا سەوزی فرۆشی چاو پێکەوت ڕایگرە عەلی گیانە نانێ وتم ڕایگرە بە چاوان نانێ شتێ بووە دەقەیەک ڕاوەستە من لەم دوکانە کەمێک سەوزی بکڕم ئێستا دێمەوە نانێ بۆ خاتری خوا بەسیکە شەو تا بەیانی بە قوربانە بم لە نەخۆشخانەدا بووی چاو لە دەسە بکە ئێستا ئەوێ بڕۆی پشوو بدەی سەوزی خواردنە بۆ چیە خاتونی خاتونەکە دەمەوێت ئاو گۆشت لێنێم بە گۆشتی تازەی نەزری
ئاو گۆشتیش بەبێ سەوزە خواردن خۆ نابێ. باشە تۆ ڕاوەسە باشە نەنێ نە خۆمە ڕۆمەی کڕم باشە نەخێر پیاوەکان ناتوانن سەوزی خواردنی چاک بستێنن. دەڕۆی بڕێ گیای بێکەڵک دەکری دێوە. ڕاوەسە با دەرگاکەت بۆ بکەمەوە ڕاوەسە ببورە دەستت خۆش بێ ڕۆڵە. نەنێ ئەتەوێت لەگەڵە بێم نا دێ وریای خۆم خۆت دەڕۆم. بە دایکە کەم وریا بە ئەحەدی گیانەکەم سەلام عەلیکەم سەلام هەر پەنجەکەتان دەوێ؟ بەڵێ بەڵێ بۆ دایکمە دکتۆر نووسیوێتی دەزانم قیمەتی زۆرە ها دایکم بیمەکەی هێشتا دەفتەرچەکەی هێشتا بەسەر نەچووە ئەم دەرمانانە بیمەیان نییە چەنداکە؟ نزیک بە 1 ملیۆن تمەن من ئێستا 150 زۆرترم پێ نییە ئەگەر ئەکرێ ئەم دەرمانانە لێرە بن بچمەوە ماڵ پارە بێن و بێمەوە کێشەیەک نییە دەستان خۆش بێت کاکە دەفتەرچەکەت بەڵێ بەڵێ زۆر سپاس خێرە ئیشاڵڵا. سەلام نەنێ سەلام هاتم پارەکان ببەم عاقیبەتت بە خێر بێ ڕۆڵە. عەلی ئاغا گیانە نەنێ من کە هێشتا ئامادە نەبوو. زەنیان لەدا من زەنگم لەدا ئەوان وتیان کە ئەگەر حاڵتان باش نییە نایەوێ بێن ئەرێ لەسەر ئێزنتان عەلی ئاغا گیانە بەڵگەکانت لە بیر چوو. نەحلە لەم بیر و هۆشەی من نەحلەت لە شەیتان ئەرێ دایە وەرە دانیشە چایەک بخۆ پشوویەک بدە جا دوایی دەڕۆی. نه بە قوربانە بەم درەنگەکەوم دەبێ بڕۆم خۆحافیز خوداحافیز. خۆش نییە؟ دەستاویەوە وەک هەمیشە زۆر خۆشە نەنێ کەوایە بۆچی دەم بە چێشتەکەوە نادەی؟ فەرموو دەڵێن کاتێکە کوڕێک خۆشی نەهات لە چێژ لێنانی دایکی کاتی ژن خواستنێتی. بە قوربانە بەم من چێش لێنانی تۆ لەگەڵ چێژەکانی هەموو دنیا ناگۆڕمەوە. ڕۆژی سەفەرەکەمان دیارەکەیە؟ بەشی خۆت بوو ڕۆڵە بۆچی دەگەرت گیرە؟ گرفتی پاسپۆرتەکەتان چارەسەر بوو هەر لەم ڕۆژانایە بڕواری ڕۆشنەکە ڕاگەێنن. خدایە شکرت خدایە شکرت خدایە قسمەتی هەموو مسلمانەکانی بکە بە تایبەت کوڕەکەی من. ئەدی بەرەبەرە خەریک بووم دەترسام ئەلیگیان وتم نەکا قسمەتم نەبێت و شەرمەزاری خەڵک ببم. خەڵک لە بەرچینیانێ
چەندین کەس نەزر و نیازەکانیان بە ئەمانەت داوەتە دەستی من کە بیخەمە ناو گڵکۆی خانم. ئەوەندە زۆرن کە ناچار بووم بیان نووسم کە لە بیرم نەچێتەوە. بەڵام دیسان دڵنیگەرانم کە ناکا کەسێکم لە بیر بچێتەوە و حەقێک بەسەرمەوە بمێنێ. منێکەوە تۆ نانەکەت بخۆ. حتمما یەکێ لە دراوسەکانە کاری بە منە. هەموو خەڵکی گەڕێک تێگەیشتون کە ئێوارۆن نا؟ تۆ خۆ دیسان نانەکەت نەخواردووە. دەستت خۆش بە دایکە جوانەکەم تێر بووم. نوێشی گیانت چاوت بە بین و کەوت. ئەو کچێکە لەسەر ویلچەر بوو دایکی دەیکوت کە بۆ ئەو دوعای تایبەتی بکەم. ئاخێ چ کچێکی باش و خانومانە. نەنە گیان ئەم دەرمانانت لە کاتی خۆیان ئەوە خۆی بدە بە من. کامە فەرموو. دایکی داوێتی نا؟ بەڵێ. ئەڵەن دەرمانەکانت لە کاتی خۆیان خۆی؟ عەلی ئاغا تۆ خۆ نەخۆشی دایکتت زۆر بەجیدی گرتووە. دەی لە دەورت گەڕم ئەسەن گاڵتە نییە. بە قوربانە بەم حەبەکان لەسەر سەعاتە بێ بخۆی باشە؟ بە چاوان کاکە بە چاوان. بە قوربانە بەم دڵنیا بە هەموویم خواردووە. ئەوەشت پێ بڵێم دوو حەبی زیاتریشم خواردووە. نەنە گیان بەڕاستیتە؟ گاڵتەم کرد. قابەکان لە نێو چێشتخانەدانێ بڕۆ بحەسێەوە. هەر کەسێ دێت بۆ ئەم سندوقا قەرزی پێویستی دەوێت. ئێمەی بەو ڕادەیە کە تواناییمان هەبێت یارمەتی خەڵکی دەدەین. ئەوی لە کات و نۆرەی خۆیدا. تۆ خۆشت دەزانی کە ئێمە توانایی زۆرمان نییە ڕۆڵە. یعنی ئێستا پێتان وایە کە کەی نۆرەی منەگات؟ کەی نۆرەت دەگەڕۆڵە دەقیق ڕاوەستە ڕۆڵە گیان. ئێستا پێت دەڵێن بابە. بڕوانە بەر لە تۆ کەسێکی تر هەیە کە منداڵدارە قەرزەکەیشی بۆ بەکرێگرتنی ماڵ دەبێ بابەگیان. ئەوی زۆر پێداگیری کردووە کە زووتر قەرزەکەی وەربگرە هەتاکو و ئاوارەی شەقەم و کۆڵانەکان دەبێت. ئێستا بۆ خۆت قەزاوت کە ئاوارەبوونی بنەماڵەیە گرینگە یاکو گۆڕانی ماشینەکەی جەنابێت. حاجی ئاغا من خۆ گرفتم ئەسەن ماشین نییە. ڕاستیەکەی ئەمەوێ پارەی سەفەری نەنێ جۆر بکەم بۆ سووریا. پەلەکردن کاری شەیتانە بابەگیان. بڕوانە ڕۆڵە ئینشاڵڵا لە دەرفەتێکی زۆر باشترە قسمەتی دەبێت بڕوان ئینشاڵڵا. حاجی ئاغا بڵێ بڵێ ڕۆڵێک نەنێم ئەوە دەرفەتی نییە. بڵێ دکتۆرەکان دەڵێن هەرێ سەیش کە قسەکە و کە ڕۆڵێک گیان. حاجی ئاغا من پێم خۆشە نەنێ بنێرم بۆ سەفەر. هەموو ئاواتی ئەو پیرەژنە زیارەتی حەزەتی زەینەبە. بزانم بۆ خۆش ئێمە دەزانێت؟ وتم نازانێ باشترە. ئافرین کوڕەکەم کارێکی زۆر باشت کرد. منش هەتا ئەو جێگەیە کە بتوانم یارمەتی دەدەم. خۆت زید مەکە. ئەرە ئەم شەو دەڕۆم بۆ مزگەوت بۆ لای ئەو دۆستەمە لەگەڵی قسە دەکەم بابەتەکەی بۆ باس دەکەم ڕەنگە بتوانم ڕازی بکەم کە نۆرەکەی بدا بە تۆ. بەڵام زۆر لەسەری حەساو نەکەی ها.
پێت وایە دەتوانی پارەکە جۆر بکەی؟ نازانم وەڵڵا زۆرم دەرفەت نییە. ناسرگیان بە قوربان تۆ پارەیە شتێکە بەدەستەوە هەیە؟ تۆ کە غەریبە نیت عەلی ڕەزاکیان لەو کاتێکە لە زیندان هاتوومەتە دەرێ بە گیانی هەردووکمان من و پەریسا بەیانی هەتا شەو خەریکی هەڵدەین بەڵام هەر قەرزدارین. واز بێرە شەرمەزارتم. نابا بە نۆکەرتم. ئەو ماشێنت بۆچی ڕاگرتووە؟ دەی لەم ماشێنە کۆنەیە هیچ پارێکت دەست ناکەوێ؟ ئەرێ ئەویش باری گرانە. دەیتر کێم داشخەیە دەکڕێ. ئێستا تۆ بەختی خۆت تاقی بکەوە. زۆر پێم خۆش بوو یارمەتیت بدەم. ئیتر خۆت دەزانی چۆنە واز بێنێ هەگیانی تو کرێ دوکانەکەیشم دەرنێنم. نۆکەرتم بە کردم بە قوربانت خوات لەگەڵ شەڵا جۆرە بێ شەڵا جۆر ئیشەڵا. چیت کردووە لەگەڵم بە زمانە؟ بۆچی؟ ئەمە بۆ هەمیشە لەری خۆت دەمێنێتەوە هیچ کەس و قەران پارە نادات بۆمە بیبە بۆ ئاسنەواڵە فرۆشانە ڕەنگە لێتی بکڕن. کاک مەحموود یعنی هیچ ڕێگەیەکی نییە من پارەم پێویستە. ئەگەر سەر بکەی ڕەنگە بتوانم بە جۆرێک بیفرۆشم بڕوە کاکە. وەڵی من زۆر بە پەلەم کاک مەحموود. لەسەر چاو ژمارەکەت بدە بە ئەحمەد ئەگەر کڕیارێ هات ئاگادارت دەکەمەوە. دەستە خۆش ببرە یا عەلی مەدە یا عەلی. زۆر پیاوەتیت کرد کاکە فەرەنگسەرە بە سڵامەت. دەستەکانت خۆش کاکەوە لە خزمەتت دابێت دەستت خۆش بێ. کاکە یەک دەقەیە زمدەی کاکە لە خزمەت تا بێت. سپاس فەرموو. ئەوە لە خزمەت تا بێت. من دایمە 1000 تمەنم داوە بۆ ئێرە ئەمە چییە؟ باش. دروستە برا؟ دروستە دەستت خۆش بێ. دیاکەش ئارام بەسە دەستە خۆش بێ. کاکە بێنزین تەیە؟ بێنزین بێڵەوە چاوێکی لێ بکەم زانم. ئای بە قوربانی دەستەکانێ بم. بێنزینە تەواو بوارێ؟ ئەرێ ئەرێ بە پەلەمە خێراکە بە قوربانێ بم. دەست خۆش بم کاکە دەست خۆش بێ. ئای شلانگم لە بیر خەیدی ناکە گرنگ نییە دەربەست دەمبەی دەربەست بۆ کوێ؟ فەرمانیە کاکە فەرموو. کاکە باشە پەلەو چییە؟ نەبا بە ئەو قسانە چییە؟ نۆشی گیانێ بێ. سەلام بارەم تۆی؟ کەی؟ ها؟ بێجێی کردووە؟ کێ تا ئێستا چەک پارێ خەڵک ڕاگرێ؟ ئێمە حوتێک ڕامان گرتووە. ئالۆ خەریکم دێم لە ناو ڕێگا مەرێ لەوەیە؟ بڕوانە تۆ ماملەکەڕێک بخە ئەرێ هەتا کۆتەیە حوتە هەفتە هەشتا ملیۆنێک دێتە ناو حەساوەکە من. ئاسڵان نیگەران مەبە قوربانی تۆ بم. کاکە وریا بە قوربان بۆ واکەی ببوورە برا. ئای باوکە برا کوژاوەتەوە. ئەمێ شانسی منی بۆ بەختە وەک شتێ پەلەمان بووە. ببوورە لەوا چێ ماتۆڕەکەی خراپە. ئەمەی لە بەختی منە. نازانم چی ئێستا بەختی منە خراپ بوو کاکە. ئەمەش لە ئەمڕۆی ئێمە. ئێستا دروستیەکەمەوە. نەمانویست کاکە لێی دەم بڕۆم باشترە. ئەرێ ئەمەش لەمە. شکر وەنەک ناچم.
ئای بابا ئەمە چیەی تر؟ جناب سەروان ببوورە ئەو پیاوەی وە لە ناو ماشینەکەی منە مسافر بوو نازانی چوو بۆ کوێ؟ نەکاکە گیان ببوورە بەمڕۆ ببوورە دەستان خۆش بێ ببوورە ئاوا هاتم ها های دریاکەش کریەوە ئای خوە ئەمە بۆ کریاوەی تر نانێ عەلی ڕەزا کوڕم وەرە چاو لەو فیلمە بکە سادات خانم بۆی هێناوم دوو مانگ لەوەی پێش ڕۆیشت بوون بۆ زیارەت چاو لێرە بکە زەینەبیە بە قوربانی خانم بم چ گڵکۆیەکی بەشکۆیە حیف کە نازانم فیلمەکە ببەمەوە دواوە دەناگڵ کۆی حەزرەتی ڕوقیەم پیشان دەدای نازانی چەندە جوانە زۆر جوانە نەنەگیان هەسە ئێمە بڕۆین دەرجەکەت بوەشێنی هەسە من ئەسڵەن تااقەتی ئەو کارم نییە ئەس قەزات چون تااقەتت نییە ئەوێ بڕۆین بیوەشین هەسە بەخۆربان هەسە هەم من دەزانم هەم تۆ کە ئەو دەرزیوە شاندانە هیچ تەوفیرێکی لە حاڵی مندانێ ئیدی زۆری چووە و کەمی ماوەتەوە ناتوانین هیچ کارێکیش بکەین ئەمڕۆ خاتونی خاتونەکان تووڕەیە ها وەرە بیدەوە منەمە من ئەم فیلمی سادات خانمە ڕادەگرم لە هەر لێرا ڕایدەگرم ئەگەڕینەوە پێکەوە دانیشتن بشایکەین هەسە دایکە جوانەکە هاوەر بەدەست ئەو زمانەی تۆکە مار لە کونا دێنێتە دەرێ خەزاو لە تەپڵی سەرم کەوێدایە گیان خۆت جوانکەی ها خۆشم دەوێ ها زۆر دڵم هەر لە لای مینوویە مینو؟ کچی ئەکرام خانم هەمیشە لەسەر ویلچێر لە پشت دەلاقەکەدا دەنیشێ
چاو لە کایە مناڵەکان دەکا دڵم ئاگری تێبەردەبێت کاتێک کە چاوم پێی دەکەوێت ئەو منداڵە زۆر ساڵەکە ئاواتی ئەوەیە لەگەڵ هاوڕێ و هاوتەمەنەکانی خۆی کایە بکەن. دەستت خۆش بێ. ئیشەڵا بڕۆمە زیارات بەر لە هەموو لە خودا شەفای ئەو کچە داوا دەکەم. دەستت خۆش بێ ڕۆڵەگیان. سرە خۆش بێ دایەگیان. نەچووی بۆ لای کاگیەدوڵڵا؟ بۆ لای کێ؟ حەزیەدوڵڵا ئاغای عومرانی. بۆچی ڕۆیشتم. ڕۆژی سەفەرەکە دیاری نەکرا؟ وتی تا کۆتاییان حوتووە دیاریەکرێ زۆر زوو دیاریەکرێ. بۆ لە ماشینی منی چارە ڕەشە دەڵێم هەرچیە بەو بەختیە بۆ منە. ئێستش دۆزینەوەی خاوەنەکەی بووەتە چیرۆکە بۆ من. تەلەفۆنیشی نەکردووە؟ نا بابا وە بە دڵۆپێ ئەو ڕۆچووە بە زەویە. هەڵام نەکرد بێت ئەو کابرایە چۆتکار ئەو پارەشی دزیوە دەی چارە ڕەش دەترسێ بێ بە دوای پارەکەیدا نەبێتە گێچەڵ بۆ تۆ. تۆیش قسەیەکەی ها بە جگەیم قسە پڕ و پوچەنە بۆچی ناڵی خوا گەیاندوویەتی من خۆم هەزاردانە بەو بەختیم کێژە نەمتوانی پارە جۆرکەم ئێستا خۆی نردوێتی. کەس نەزانە خۆ تۆ زانی لە چ بۆ وەختیەکدام. ئەلیگیان کاکە من بڕیارە بیر کەمەوە خۆ نامەوێت کا بۆ توی شەنکەم. ناچر دەڵێم چۆنە من ئەو پارەی کە پێویستمە لەسەر ئەو پارە هەڵگرم دوای نەنم بە سڵامەتی بنێرم بۆ سەفەر دوایەوە خاوەنەکەی کە دۆزرایەوە کەم و کۆڕیەکی جۆرەکەم پێدەمەوە بڕوا بکە بۆ خۆشی ڕازی دەبێت. ڕازی دەبێت ڕازی دەبێت نابێت تۆ چیڵێ من دەڵێم قبوڵیەکە. کاتە لەگەڵە قساکەم لانی کەم سەرە بجوڵێنەرەوە بزانم گوێ دەی بەخسەم. بۆڕە بابا کاکە خواحافیز خۆ توانی دەست لێ بدەیتەوە خواحافیز. سلام. سەلام چاومان ڕۆن ئەو کاتێ ڕۆژ لەو دەوروبەرانە ئەلیاغا. هەم دیسان ئۆتۆمۆبیلەکەت خراپ بووە؟ ناتەوێت بزانی ئەم پارانە لەکوێوە هاتووە؟ ئەگە پێویست بێ خۆت پێم دەڵێ. نانێ ئەم هەموو پارە دەبینی گومانم لێ ناکەی؟ گومان لە کوڕی خۆم بکەم کە چووی دزیت کردووە؟
75 ساڵ عمرم کردووە لە ماڵی دنیا تەنیا ئەو دوو دەستە بەتاڵانم بەنستی بووە بەڵام بەردەوام دڵم بەهێز بووە کە گەورەترین گەنجی سەر ئەرزم هەیە منداڵی ساڵح کوڕێکم ڕاهێناوەکە هەم دنیام هەیە و هەم قیامەت ژمارەی 185 بۆ کابینی 2. کاکە ببورن سلام علیکم ماندوو نەبن ببورن بەڕێز دیارگۆشی سلێمانی لێرە حەساوی هەیە من مسافرکەشم ئێوە باشن بڕوانە ماوەیە لەمە و بەر کیفەکەی ناو ماشینەکەی منە بەجێ هێشت دوایی من لەسەر ئەم پسۆلەی بانگیە ناو نیشانیەکەی ئێرەم هەڵگیرویستم بزانم ئەتوانن ناو نیشانیەکەیم لێرە حسابی هەیە ئیجازە بفەرمووە من لەگەڵ سەرۆک قسە بکەم بزانم ئەتوانم ناو نیشانەکەی بە تۆ بدەمیانە زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ السلام علیکم ببورن ماڵی بەڕێز سلێمانی داوای لێبوردنەکەم من ئێستا لە بانگ بووم کاکەم ئاغا سەلام عەلیکم سەلام بەرزگیان باشی بەڕێز سلێمانی سپاس کەناپتان منتان نەناسیەوە من مسافرکێشم ئەو ڕۆژە لای شەقام بنزینتان تەواو کردبوو و فەرمانیە دەست خۆش بێ کاکە زۆر زەحمەتی کێشاوە ئەم کیفەیشە بەجێ هێشت بوو باوەڕکە هەر لە بیرم نەبوو لەکوێ بەجێم هێشتووە کاکە شکر بە خوا کە دۆزرایەوە بیژمێران شتێکی کەم نەبێت زۆر سەیرەها هێشتا مرۆڤی باش پەیدا دەبێت کە کیفێ پڕ لە پوڵ پەیدا کات و بیدا بە سەحەوەکەی دەست خۆش بێ کاکە زۆر زەحمەتی کێشا ببورن تۆزێکی پێچ و تا ماڵەکەتان پێ بکەم نابابە و قسانێت چییە بە قوربان کێشا دەکەن ڕاوەستی ئێستا دێمەوە خزمەتان تکا مزاحمتان نابن تکاکەم ڕاوەستی ئێستا دێمەوە بە قوربان گیانەکەم فەرموو براکەم کامە ئەحمەد ئاغا ئەحمەد ئاغای نمایشگە ئاغا سەلام عەلیکەم باشنشکە ببوورە نەمناسی تۆ بەڵێ بەڕێز من فرۆشیارم ئاغا کێ باشتر لە مشتریەکی دەست بە نەخت بەڕێز زۆر نۆکەرتم هەر ئێستا هاتم ئاوە هاتم خوا حافیز ئەمیش نەیەت خۆ خۆش بێت کاکە کیەکەم ببوورە یاخوا بەجێگە نۆکردمە قوربانە بەم بیبیگیان کارەکانە جێبەجێ بوو شکر بۆ خوا بیبی جێبەجێ بوو
قبول بێ بە قوربانە بە حیساب و کتابەکانت کرد؟ ئەرێ دکتۆرەکان کوتیان ئەگەر ئەو نەشتەرگەریە ببێت مینوخانی خۆمان ئەیدی لەدەست ئەو ویلچەرە ڕزگاری دەبێت ئینشاڵڵا دەزانی عەلی گیانەکە دوێنێ بیرم کردەوە من زۆر کاتم نییە دڵم دەیەوێ بەر لە ڕۆیشتنم دڵی ئەو کچە شاد بکەم دڵنیام کە خانم هەر لێرەوە وەڵامی سەلامەکانم دەداتەوە من بڕۆم کارەکانی جێبەجێ نەنێ نەنێ سیایم بەر لەوەی کە بڕۆمە ژوورێ نەژاری لە بیبیم وەرگرت بەڵێنم پێدا بە هەر لەونێک بێ ڕۆژێک لەلایەن بیبیەوە بڕۆم بۆ زیارەت و نەزرەکەی بەجێ بێنم ئەی بابا چیەکەی بە قوربان ئەو بوات کرد تۆ خۆهێکی لە باشەکەنێکەکەشە تۆ لە پشتەوە لێدا و قەرزاشەکەی ئەڵم لە پشتەوە لێداوم تاوانباری بە قوربانیانی لاشم زانم ڕوودارە لە پشتەوە لێداوە بڵێ بڕۆ بزانە حیفیە و ماشینی بەدەستۆشی گاری بەدەستۆ بێ گاری چی؟ پایکەوە گەلحۆ وەحە خوایە ئەم دڵام هێزێکی بەرێ کە خەم لە ناو خۆی بکاتە دەرێ من خۆم نازانم چی بۆ من چاکە تۆ بە مەیلی خۆت دڵم ئاواکە پایەی تۆ ناسین ئەگەر دەرکەوێ ئیترکێ دنیا و دیناری ئەوێت دڵم هەمیشە یادی تۆ ئەکات گیان لە ڕێ تۆدا جستوجۆ دەکات